لا ما في دم يا شباب. لە دوای کوشتنی لەلایەن دەستگای ئاسایشی سەربەدەسەڵاتەوە لەلایەن هەزاران هاوڵاتی ناڕازیەوە تەرمی نزار خەلیل محەممەد بەناتی چالاکی سیاسی فەلەستینی لە گۆڕستانی شاری خەلیل بە خاک سپێردرا. ناوبراو یەکێک بوو لە ناودارترین ڕەخنەگرانی دەسەڵاتی فەلەستینی و کارنامەی گەندەڵکارانەی کە جگە لە قورساییە سەختەکانی قەوارەی داگیرکەری زایۆنیستی ئەو دەسەڵاتە لەوەتەی بەپێی ڕێکەوتنامەی ئۆسلۆ پێگەێنراوە باریشانی فەلەستینیەکانی ژێردەسەڵاتی چەند بەرامبەر قورستر کردووە. شوفوا يا جماعة الخير الموضوع بۆیە نزار بەنات لەم ساڵانەی دواییدا وەکو دەنگی جەماوەری ناڕازی ژێر چەپۆکی حکوومەتەکەی مەحموود عەباس دەنگی خۆی لە ئاست هەماهەنگی ئەمنی نێوان ئاسایشی دەسەڵاتی فەلەستین و دەستگای هەواڵگری ناوخۆیی ئیسرائیل ناسراو بە شاباک بەرز دەکردەوە و ڕەخنەی لێدەگرتن. ئەم چالاکە فەلەستینیا دەنگی خۆی لەسەر قزم خزمێنەی خەدەم و حەشەمی لە ناو دەسەڵاتی فەلەستینیدا بەرز دەکردەوە کە بوونەتە هۆکاری بە فیڕۆدانی سامانی گشتی و دەوڵەمەندبوونی چینێکی مشەخۆر لەسەر کێشەی ڕەوای گەلی فەلەستین. ناوبراو پشتیوانی چەوساوەکانی دەکرد لە گشت چین و توێژەکان بە تایبەتی مانگرتنی مامۆستایان بۆ بەدەستهێنانی مافەکانیان. بە پێی وتەی بنەماڵەکەی لە ماوەی ڕابردوودا چەندین جار لەلایەن کەسانی سەر بە دەستگای ئاسایشی فەلەستینیەوە هەڕەشە لە نزار بەنات کراوە بۆ بێدەنگکردنی و ئەگەر بەردەوام بێت ئەوە دەیکوژن. بەڵام دواکاری ناوبراو ئاشکراکردنی گرێبەستێکی کڕینی 1 ملیۆن پێکوتەی ماوە بەسەرچووی پەتای کۆرۆنا بوو کە دەسەڵاتی فەلەستین لە قەوارەی زایۆنیستی کڕی بوو. بەمەش دەسەڵاتەکەی زیاتر ڕیسوا کرد. نزار لەو بارەوە لە تویتێکدا دەڵێت مەسەلەی پێکوتە شتێکی نوێ نییە. کەسانێکی دەستڕۆشتووی دەسەڵات دەیانەوێت بەر لە هەڵاتنیان وڵاتەکەمان هێندەی تر وێران بکەن. دەستگای ئاسایشی فەلەستین لە بەرەبەیانی پێنجشەمەدا لەو بەشەی شاری خەلیل هەڵیان کوتایە سەر بنەماڵەی نزار بەنات کە بە پێی ڕێکەوتنامەی ساڵی 1995 قەواری زایۆنیستی و دەسەڵاتی فەلەستینی هیچ هێزێکی فەلەستینی بەبێ مۆڵەت پێدانی ئیسرائیل ناتوانن بچنە ئەو ناوچەیەوە. بۆیە چاودێران ئەوە بە هاواهەنگی شاباک و ئاسایشی فەلەستین ناودەبن کە هێزێکی 25 کەسی هەڵیان کوتاوەتە سەر ناوبرا و دەست بەجێ بە ئەشکەنجە و لێدانەوە ناوبراویان بۆ شوێنێکی نادیار بردووە و دوای کاتژمێرێک هەواڵی مردنیان ڕاگەیاندووە. ئەوە یەکەم جار نییە هاواهەنگی ئەمنی دەسەڵاتی فەلەستین و ئیسرائیل تراژیدیای خەباتکارانی فەلەستینی لێ دەکەوێتەوە، بەڵکو سەدان خەباتکار لەلایەن دەستگای ئاسایشەوە ئاشکرا کراون و بە پێی نەخشەکەی ژەنرال دایتۆنی ئەمریکی ڕادەستی شاباک و موساد کراون. بەوەش دەسەڵاتی فەلەستین لە ڕێکەوتنامەی ئۆسلۆوە ئەرکی سەرشانی دەستگا ئەمنیەکانی قەوارەی زایۆنیستی سوکتر کردووە. تووڕەیی جەماوەری ئەو وڵاتەش لە ناخیاندا پەنگی خواردووەتەوە و تیرۆری نزار بەنات بووە هۆکاری ڕاستەوخۆی تەقینەوەی ئەو بێزاریەی کە چەند ساڵە لە گەرویاندا خەفە کراوە و زیندانەکانی ئەو دەسەڵاتە پڕیەتی لە خەباتکارانی سیاسی فەلەستینی دژە زایۆنیستی کە دەسەڵاتەکەی ڕامەڵڵا لە بری زایۆنیستەکان و بە پاساوی بێبنەما ئەو ئەرکە جێبەجێ دەکات. يا شهيد يا مجروح يا شهيد يا مجروح دمك هدر ما بيروح دمك هدر ما